انجمن آسایشە نەتەویە تورکیا دە جوینەکە دە تەکەزیە لەسەر ئاواکردنا ناوچەیە ئارام لە ڕۆژاوای کوردستانی کرد و ڕاگەهاند کو ئەنقەرە نیازپاکیە خوا دەربارەی ئاواکردنا ناوچەیە ئارام دایە خویاکردن. انجمن آسایشە نەتەویە تورکیا بە سەرۆکاتیە ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکە کۆمارە تورکیا جویە پشتی داوی هاتنە جوینێ داخوایانیەک بەڵاو کرد و تێدەهاتیە کو تورکیا هەوڵە نیازپاکە خوا دەربارەی پرۆژەیە دروستکردنا ناوچەیە ئارام لە ڕۆژاوای کوردستانê ji bo êvegera penaberan daye xuyakirin. Di dema nihade jî dixwaze pêngavên master li ser erdê werine avêtin. Herwiha de daxuyaniya dahatiye ku Tirkiye dê teveya derfetan de alîgiriya xwe ji bo dîtina çareseriyeka siyasî li ser binemeya destûr û rêzgirtin li yekparçeyiya xaka Sûriye ji civaka navdewletî re daye xuyakirin. بردوام تورکیا گفا انجامدان اپراسیون لشکری ل روشالات چمه فرات دکه دبیجه اگر نفچه آرام لگوری دخوازن ترکیه نوی اواکرن وی دمی ترکیه و پلان خوین تایبت ل روشالات چمه فرات بجیبکه بریا چند روزانجی ترکیه پلانک تایبت به اواکرنا نفچه آرام بلاف کربو تیدا هاتبو که ترکیه و چندین باجارو گندان جبوی پنابرن سوریین ل ترکیه دمینن ل روشالات چمه فرات اوابکه وگالک جاران اردوغان اشکره کریه کو پلانا ترکیه او تبایا پنابرن سوریین لترکیه دمینن کو جماره اوان نزدیکی 4 میلیون پنابره و گرین روشالات جامع فراته.